ئێستا 41 لە سەدی پارەی نەوت تەنیا بۆ موچە تەرخان دەکرێت. ئەمە قسەی فەرمی حکوومەتی هەرێمە کە دەڵێت لە ئێستادا لە سەدا 41 داهاتی نەوت دەگەڕێتەوە بۆ حکوومەت. ئادەی بە حسابێکی نرخی نەوت و داهاتەکەی بکەین. بە پێی ئەم قسەیەی سەرۆکی حکوومەت بێ بزانین داهاتی نەوت مانگانە پێویستە چەندی بگەڕێتەوە. ئادەی حاسیبەکانتان دەربێنن. ڕۆژانە حکوومەت دەڵێ 450,000 بەرمیل نەوت هەناردە دەکەین. هەرچەندە بە هەناردەی تەنکەرەکان و دەگاتە 550,000 بەرمیل. بەڵام واز لە تەنکەر بێنن. با 450,000 بەرمیل زەربی $113 بکەین کە نرخی تەنها 1 بەرمیل نەوتە. هەرچەندە خۆی ئێستا بە $118 بەڵام قەینە ئێمە $5 کەمتر ماساب کردووە. ئێستا با زەربی 30 ڕۆژی مانگەکەی بکەین واروەها زەربی ئەو لە سەدا 41 بکەین کە سەرۆکی حکوومەت باسی دەکا. ئادەی با بزانین چەند دەکا. دەکاتە $625 ملیۆن. ئەمە تەنها داهاتی 1 مانگی نەوتە، ئەویش بە بۆری. اینجا با بزانین بە قسەی سەرۆکی حکوومەت بێ چەندمان پێویستە بۆ موچە. خەرجیەکانی حکوومەت تەنیا بۆ موچە زیاترە لە $600 ملیۆن. سەیرە یا خولەک باجارێکی تر گوێ لێ بگرینەوە نەوەک بە هەڵی گوێمان لێ بوو بێ. ئادەی ڤیدیۆکەمان بۆ بگەڕێنەوە. خەرجیەکانی حکوومەت تەنیا بۆ موچە زیاترە لە $600 ملیۆن. بە پێی قسەکانی سەرۆکی حکوومەت بێ ئەوە تەنها فرۆشی نەوت بۆ بۆری مانگانە $25 ملیۆن زیاترە لە موچە. باشە کەواتە ئەی بۆ موچە نادەن. سەرباری ئەمانەش کۆمەڵێک داهاتی تر وەک داهاتی ناوخۆ و فرۆشی نەوت بە پاڵاوگە و هەناردەی نەوت بە تەنکەرەکان و هەروەها جگە لە پارەی بەغدا هاوکاری هاوپەیمانان کە ئەمانە کەس نازانێ بۆ کوێ دەڕوا و چی بەسەردێ. باشیەوە دەزانن کە تەنها ئەو لە سەدا 41 داهاتی نەوتی بۆری بەشی موچەی تەواوی فەرمانبەران و خانەنشینان دەکات و هێشتا مانگانە $25 ملیۆن زیادە. ئێستا هاوڵاتیان پرسیاری ئەویان هەیە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و حیزبەکانی دەسەڵات کە ئەو پارەیە کە نایدەن بە موچە چی لێ دێت و بۆ کوێ دەڕوا. خۆ ئەمە قسەی NRT نییە گومانی لەسەر دروست بکەن، ئەمە قسەی خۆتانە.